بینەرانی عزیزی کورسات ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی وێنەگرافی دێنەوە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست کەسایەتی خۆشەویست و پەروەردەکار مامۆستا دولبەر عەبدوڵڵا ئەم هەفتەیە میوانی وێنەگرافی دەبێت. مامۆستا دولبەر یەک لە کەسایەتی خۆشەویستەکانی شاری سلێمانیە، یەکێکە لەو خانمانەی کە ساڵانێکی زۆر توانێتی لە بواری پەروەردەدا خزمەتی گەورە بەم شارە بکات، بەتابەتی لە بواری خوێندنی پیشەیی یەکێکە لە مامۆستا زۆر دیارەکان کە جێدەستی لەو بوارەدا دیارە، هەر وەکو مامۆستا وەکو یاریدەدەر دواتیش وەکو بەڕێوەبەر لە ئامادەی بازرگانی سلێمانی کچان لە ئامادەی پیشەسازی سلێمانی کچان توانیوەتی ساڵانێکی زۆر خزمەتی گەورە لەو بوارەدا بکات. ئێمە هەفتەی هەوڵ دەدەین لەم بەرنامەیە بچینەوە بۆ یادەوەریەکانی وەزموونی دوور و درێژی ژیانی مامۆستا دولبەر وەچینەوە بۆ یادەوەری مناڵی و چیرۆکی وێنەکانی ئەو ساڵانەی. مامۆستا جەنەم کاتت باش. زۆر سپاس بۆ جەنابەت کە ئەمڕۆ میوانداریت کردوین لە ماڵی خۆتان چاومان ڕوون. زۆر سپاس. دیارە ئەمێ لەوە دەست پێ بکەم، تۆ یەکێکی لەو خانمانەی کە بەردەوام چالاک بووی، بەردەوام ئەم بینیت ئەجوڵا ینی چالاکیت هەبوو، بەڵام ئەوە 2 ساڵە خانەنشین بوویت. ئێستا زیاتر بەچیەوە خۆت سەرقاڵ کردووە ڕۆژانە؟ ئێستا زیاتر لە ماڵەوە خەریکی ئیشی ماڵم و ئیشی دەستیش ئەەکەم و مناڵم بۆ هێنن بۆیان بەخێوەکەم و خەریکی ئەوانە. دەستەکانی خۆشما ئێستا یەکێک لە ڕێکخراوەکانی شاری سلێمانی وەکو ئەندام بەشداری. بەڵێ بزاری ئاشتی بەڵێ. ئەم ڕێکخراوە زیاتر ئیشی چییە؟ چی ئەکەن؟ زیاتر خەریکی کاری ئاشتین، ئەنی ئەگەر خوا نەخواستە لەلایەکەوە شتێک بوو ئەمان پەیامی خۆیانیان هەیە و هەوڵی خۆیانیان هەیە و قسەی خێریتیایە ئەکەن و ئەمە لەسەر ئاستی هەرێمیشە، لەسەر ئاستی سلێمانی نییە بەتەنیا، یعنی هەموو شارەکان لە هەموو شارەکان بنکەی هەیە و هەمووشمان بەخۆ بەخشکاری تیاکەین. دەستەکان خۆش ببینی و چالەشەکانتان دەستان خۆش بە کۆمەڵێک مامۆستا و کەسایەتی خۆشەویست لە ناو ڕێکخراوە جەنابیش دیار لێ بێکەوە کارەکەن. دەستان خۆش بێت. پێم خۆشە بگەڕێمەوە بۆ سەرەتای لەدایکدار. تۆ لە مەڵکەنی لەدایک بوویت. ئەو ڕۆژەی تۆ لەدایکە بووی 4 تەمموزی 58 کە ئیتر ڕژێمی مەلکی بابڵێن پاشایەتی لە عێراق ئەڕووکێت و ڕۆژە لەدایک من و ڕۆژە لەدایک بووم بووە بە منعەتە جەول و تۆزێک زروف ناخۆش بووە و بەس من ئەو کاتە لەدایک بوو. تاریخەکە تاریخی جوانە. دەستەکانە خۆش بە من. پێم خۆشە خۆت باسیشی باوکتم بۆ بکەی. ئەمە وێنەیەکی جەنابی باوکتە کە دیارە بەداخەوە لە تەمەنێکی زووە جەنابتی بەجێهێشتووە. باوکم ساڵی 1911 لەدایک بۆ 1974 کۆچی دوایی کردووە. ئێمە 6 خوشک و 4 براین. ماشڵڵا عەزیزە. ئیتر کرێکاری کردووە، دایکشم هەر ژنی ماڵەوە بووە و ینی بەو شێوەیە هەتاوە کاتێک کۆچی دوایی کرۆ بە خێوی کردوین. ئیتر دواتریش براکانم گەورە بوون، ئەوان سەرپەرشتیان کردوین هەتا ئەو کات تا دوای کە زەواجمان کرد هەر کەسمان چوینەتە ماڵی خۆمانەوە. ئێستا تەمان هەمومان لە ماڵی خۆمانین، بەس خوشکێکم و برایەکم لە ژیانە نەماون. ڕۆحیان شاد بێ ئەوانیش. بەس دایکم خاتوونێکی زۆر لێ هاتوو بووە. وێنەیەکی دایکتە خاتوزین. بەڵێ ناوی خاتوزین بووە، خاتوونێکی زۆر لێ هاتوو بووە، زۆر جوان هەمومانی پەروەردە کردووە. یعنی ئێستا ئێمەش هەمومان بەڕێچکەی ئەوە ڕۆژوین بەڕاستی لە پەروەردەکردنی مناڵەکانمانە و لە جوانی شاتەوان زۆر بەناوبانگ بۆ بە هەمومان وتوانە کچی خاتوزین یخود کوڕی خاتوزین. ئەوە بەناوبانگ خاتوزینی مەڵکەنی. بەڵێ خاتوزینی مەڵکەنی. دەستەکانە خۆش بێ و ڕۆحیان شاد بێ. بەتاکید کاریگەری ئەوانە سەرەوە دیارە زۆربەتان خوێندتان تاو کردەوە و پلۆ پۆستان بپێی هینی خۆتان وەرگرتەوە. زۆر بەمان ئێمە خوێنەواری یعنی زانکۆمان تەواو کردەوە، وەزیفەی خۆمانمان هەبووە. زۆر دەستەکان خۆش بێ و تەمەندرژ من ئینشەڵڵا. دیارە جەنابەت هەر لە قوتابخانەی مەڵکەنی لەو ساڵانە لە گەڕشی مەڵکەنی دیارە جەنابەت لێوە گەورە بووی هەچتە قوتابخانە. بەڵێ ئەو مەڵکەنی ئەوەی کە ئێستا پێڵێن بێخوت ئەو کاتە مەڵکەنی بوو. ئێمە لەوێ بووین. ستەختەر خێزانی مامۆستا سامی ئەو بەڕێوەبەرمان بوو. بەڵێ ئەو بەڕێوەبەرمان بوو. ئیتر ئێمە لەوێ بووین هەتا یەکی متەوەستە کە ئەو کاتە پیانۆیەکی متەوەستە ئێستا پۆلی حەوتە. دوایی چوینەتە ستانەوەی ئاشتی. ستانەوەی ئاشتی لەو بینای بوو کە ئێستا توی مەلیکە بڵین مەلیکە. ئێمە لەوێ بووین 6 ساڵیش لەوێ خوێنومە. ئەنجە دوایەوە چوومەتە زانکۆش لێرە ئەو کاتە لە سلێمانی بوو لە کۆلێژی کارگەڕی لەوێ. دەستەکان خۆش بێ دەرچوون لە مەڵکەنی کە ستەختەر بەڕێوەبەرتامەوە مەکتەبە کچان بوو یا تێکەڵ بوو؟
کچان بوو بەس کچان بەڵێ بەتەنیا کچان بۆ هەمومان دواتریش چوویتە ئاشتی ببوورە لە بیدایەتە تێکەڵ بووین لە بیدایەتە و کاتێکە لە پۆلی 1 و 2 سێوین ئێمە تێکەڵ بووین بەس دوایی ئەنج کردیان بە کچان هەر کچان بوو دواتری چوویتە ئاشتی بەڵێ ساڵانێک لە ئاشتی و دیارە من وێنێکم لەلایە و ساڵانەکە لە شوێنی ئێستای دۆناندی تویمەلیکە بەڵام ئەمە گەڕێکی تویمەلیکە بەڵام زۆر چۆڵانی سێرەکە لەوێەوە گۆژە دیارە ئەو کاتە زۆر چۆڵ بوو یعنی کە بیناکە دروست کرا بوو ئەو کاتە دەوروبەری هەمووی چۆڵ بوو ئەجا ئەوە تەلەبەش بە سیارە هاتو چۆی نەکرد زیاتر بە پێ هاتو چۆمان ئەکرد یعنی کە ئەڕۆشتین لە ماڵەوە دایم تەکبیریان بۆ کردینیان و ئەگەر تو لە ڕوتان سەگوشت هات بۆ لاتانەوانێ ڕامەکەن نەوەک شوێنتان کەوێت لە ماڵکەنیەوە دائیمەن بە پێ ئەڕۆشتین چون بۆ ئەوێ گەڕاینەوانێ بەس ئەو بینایی مەکتەبەکەی لێبوو دەوروبەری هەمووی چۆڵ بوو هیچ شتێکی تری لێ نەبوو بیرت ماوە چ مناسبەیەکە چ بۆنەیەکە ئەوانەیشیان لەگەڵتا ئەمە من لە پۆلی 2 ناوەندی بووم طبعا من هەر لە مناڵیەوە حەزم لە چالاکی بووە لە سەرەتاییش بووم ساڵانە ئیستعراز ئەکرا هەموو ساڵێک لە ئیستعرازە من هەر بەشداریم ئەکرد لە شتی وەرزشیا بەشداریم ئەکرد لە تەقلیدا لە تەمسیلا ئەوەیان زۆر دەورمە بوو بەشداریمە کرد لە ناوەندیشە بە هەمان شێوە بووم ئەمە لە پۆلی 2 ناوەندی بوو مناسبە بوو بەشداریمان ئەکرد لەوێ لە تەمسیلیە طبعا بەشداریم کردووە بەجلی کوردیەوە وەجبەیەک بەجلی کوردی کچانەوەیە وەجبەیەکی تریشم بەجلی کوردی کوڕانەوەیە وابزەم لەو وێنەیە لە ئەوەیە دەورەکەی کە بۆیان دانابووم دەورێکی کوڕ بۆ ببێنم منی بە دزی براکەمەوە چون جلی کوردیەکانی ئەوم برد لە بەرم کرد و دوای بێدەنگێ نام بۆ مندانایەوە لە جێگەکەی خۆی دەستەکاری خۆش ئەمە وێنەیە کە بەجلی کوردی کوڕانەوە گرتووتە ئەمە بەجلی کوردی کوڕانەوەیە ئەو کاتە لێرەوەکو ئەکتەر بەشداری کردو لە کارێک لە بەڵێ خۆی هەر ئەمەش نەبوو یعنی ساڵانە کە چالاکی ئەکرا هەموو ساڵێک ئێمە لە چالاکیەکانە من بەشداریم ئەکرد لە پۆلی 4 ئامادەی بووین ئەو کات 4 ئامادەی ئەو کاتە تەمسیلیان کیان پێ کردین نەسرین مامۆستا ئینگلیزیمان بوو لێرە ڕێز و سڵام هەیە بۆی چکە لە ژیانە ماوەشکر هەمومانی وا فێر کردبوو کە یعنی لە ئینگلیزی زۆر باش بووین ئەنجا ئەمە هەر لە کتێبەکەیە شەریفس کچن ڕیوایەک بوو تایە بوو هەمومان هەریەکە دەورێکی یابووینێ من لەویا دەوری ستیوەردم ئەبینی یعنی ئەوەی کە سەرپەرشتی چێشتخانەکەی ئەکات وتیان مشرف هاتووە داواتان ئەکا لە ئیدارە دانیشتووە ئەوێت بچن تاقیتان هاتۆ بزانێ ئایا ڕاستە ئێوە هەموو دەورەکەتان بە ئینگلیزی لەبەر کردو و ئینگلیزیەکەتان زۆر باشە منیش پێشی هەمویان کەوتم و چوینە ژوورەوانێ یەکسەر کە ئەوە دەستێکم وا لێ کردوتم ئایم دەستی وەرد یەکسەر مشرفەکەن یار حەپەسە سەیرێکی کردم دوای ئەوانی تێش بە دوامە هاتمە ژوورەوە هەمویان خۆیان تەقدیم کرد وتی تەواو پێویستم بە هیچ شتێکی تر نییە با بچنەوە پۆلەکانیان تێگەشتم لیان ئەزانم زۆر باش دەورەکانیان لەبەرە دەستەکانە یادێوەرێکی جوان ئەمە وێنێکی خێزانی ئێوەیە دیارەی ئەو ساڵانەیە بەڵێ ئەمە ساڵی 76 دایکمە ئەوش تەنیشتی دایکم خوشکێکمە و دکتۆرەیە ئێستا ئەویش خانەنشینە دوای ئەوە خۆمم دوای ئەوە براژنمە دوای ئەوە دوو خوشکی تر من هەردووکان ئەمەی پێشیشەوە ئەمە هەر لە مەڵکەنی هەر لە حەوشەکەیە ئەوە تا پەیژەدارەکەش دیارە ئەکەو کاتە هەمووی ماڵێک پەیژەی داری هەبوو ئەچین بۆ سەربان پێ هیچی قادرمە نەبوو خانوکانەوەی گڵ بوون ئەو هی ئەو کاتیۆش براکانمە لە پێشەوە پەنجەرە و شکلی ستایلی پەنجەرەوانی زۆر جوانە ئەو ساڵانی سلێمانیە وێنەیەکی دایکتە ئەوانتی شوێن لەگەڵیە ئەمەش ئەو خوشکەمە کە ئەڵێم ئەو لە من ساڵێک لە من گەورەترە دکتۆرە بوو ئەویش دەستا خانە نشین بۆ ئەوەش هاوڕێکەیەتی لەگەڵ دایکمای ئەوش هی ساڵی 1970 دەستەکانە خۆش وەڵا خاتوزین بۆ خۆی خاتوزینە ئەمەش زۆر سپاس وێنەیەکی مناڵی ئەمەش هەر وێنەیەکی مناڵی ئێمەیە هەر بە هەمان شێوە لە ناو مەکتەبە مناسبەمان هەبوو چوین بۆ ئەوێ لەوێ گرتومانە خۆمم ئەمەی پێشۆکە دانیشتون لەگەڵ خوشکە بچووکەکەم ئەوتە کە سەری داخستۆ شەرمی کردووە لە ڕسمەکەشا دەرچێ
ئەمانەی دوا شەوانێ هەفتاکانە بەڵێ ئەمە ساڵی هەفتاویەکە بەڵێ ساڵی هەفتاویەکە ئەمە خوشکەزامە ئەمەی ئەمسەر ئەوەی ئەو سەریش جا ئەم خوشکەزایم ئەمە ساڵونێکی لە من گەورەترا جا بە یەکەوە لە یەک پۆلیشدا ئەنیشتین پێشی ئەو تمپورێ دەستەکان خۆرەوە شەر وێنێکی دیارە تەمەنی مناڵی هەمووتان ئەمە شەر لە ڕێی خوێندنگەوانەیە کە چوون بۆ سەیران هەر لەوێ گرتومە بەڵێ ئەو کاتە هەر زیاتر قاشقۆڵی بوو زیاتر ئەوە نیە ئەچوون بۆ ئەوێ زۆر دوور تەلەبیان زۆر دوور ناخستەوانی ئەو کاتان چێ لەگەڵە لەو وێنێ ئێستا مەسەلەن کەسێکی دیار بێ هاوڕەکان من بیر ماوە بەس بەداخەوەی ئەنێستا بەس ئێستامی دوای دواوەستت قمریە بۆ مدیرەی مەکتەبی ئەوزانم لە ئازادی ماردی ئەوە یعنی ئەمانی تریش تقریبەن هەریەکە هینێکی پۆستێکیان هەیە بەس دەستەکان خۆش بێ ئەمە ژوێنەی دوو لەناو وێنەکانی توێ ئەوانە چیە؟ بەڵێ ئەمە برا گەورەکەمە لەگەڵ براژنەکەمە ئێستا براکەم لە ژیانە نەماوە زۆر سپاس سێ کوڕ و دوو کچی هەیە شکر مناڵەکانی هەمویان زانکۆیان تەواو کردووە و دکتۆرە و مهندیس و یعنی شکر هەمویان تەمەندرژم ئینشەڵا سەرکەوتوو بن ئەمە ژوێنەیەکی خێزانی ئێوەیە بەڵێ ئەمە وێنەیە لە هین قەراخ لە بەری قەراخ گرتومانە ئەمەی ئەمستەر ڕازی شاعیرە دوای ئەوە براکەمە ئەوە دوانەی تریشی ئەمسەرەوە هەر ئەینەشە دەمان مردی خوشکەزایەکمە ئەو دوانەشەر دوو براکەی تر من کە ئەو کاتە بەیەکەوە سەیرجەمەعیمان کردووە ڕۆحشاد بە چی ئێوە کات ڕازی خاڵۆزاشمە و مێردی خوشکیشم بوو تاوان دوو خوشکم کە لە هەمومان ئەوان گەورەتر بوون تقریبا 12 ساڵ و 13 ساڵ بوون زۆر مناڵ بوون ئەو کاتە باوکم یەکێکیانی یاوە بە برازایەکی خۆی ناوی عوسمان بوو عوسمانی کارێسکەن بڵێن خۆی مەناوبانگ بوو بەڵام گرنگی کە عوسمان ئەوە بوو کە هەموو ژێرئاوی ئێرە سلێمانی شارەزا بوو کارێزەکان شارەزا بوو یعنی هەر کەسێ بێویستە بیرێک لێ بە هاتن بە دوای ئەمە ئەیزانی ئەو منتیقەیە ئاوەکەی باشە یا باش نییە بەو شێوەیە ئەجا کە دایکم کە باوکم یاوێکی بە برازای خۆی دایکیشم چوە خوشکی دووهەم یاوە بە برازای خۆی بڵێن کە خاڵۆزامە هەکە ڕازی شاعیرە هەردووکیان فەقیرانە ڕازی شاعیر بەڵێ یەکێکە لە شاعیرە دیارەکان و شاری زۆر جوانی هەیە و زۆرێک لە شعرەکانیشی کراون بە گۆرانی بەڕاستی ئەمە دیوانەکەیەتی دیارە دیوانێکی گەورەی هەیە من بەڕاستی زۆر بۆ شعری سەرسامم کە کاکەمال محەممەد کردوتی بە گۆرانی دیارە سەبەرجی دیوانەکەشی نووسیوەتی هەردوو چاوم فرمێسک ڕژێنە ئەم شەو سۆز و ناڵم جگەر سووتێنە ئەم شەو تەمی زولفت لەسەر ڕوودلادا بۆیە مانگی تازە بێسەر و شوێنە ئەم شەو بە شانەی کردووە پەرچەم سیرکەن سلێمانی گوڵاو پرژێنە ئەم شەو گرنگی ڕازی شاعیر لەوەیە کە نەشتۆتە مەکتەب ئەم دیوانە گەورەشی هیچ نەی خوێنوە خۆی فێری خوێنەواری کردووە چونکە هەر لە مناڵیەوانێ دایکیان نەماوە باوکیان ژنی هێناوەتەوە ئەمانیش ئەم خوشک و برایانە ئیتر تقریبان پەڕەوازە بوون ئیتر نەیتوانیوە بچێ بخوێنێت خۆی فێری خوێنەواری کردو ئەو دیوانەشی هەیە و ماشەڵڵا کە یعنی ئەو کاتانی کەدا ئەنیشتین بەیەکەوانێ هەچی قسەی خۆش لە لای ئەو بوو دەستەکانی خۆش بێ ڕۆحی ئەوی شاد بێ کارەکانی بەڕاستی جێگای شانازین لە دوایەوەی کە لە دواناوەندی ئاشتی تەواوی هێچتە زانکۆ بەڵێ لە کولیەی کارگێڕی و ئابووری بەشی ژمێریاری چۆن ئەوێت هەڵبژارد وەڵایی ئەو کاتە شەر بە نمرە بوو هەرچەنە من بە تەمای زیاتر بووم بەڵام ترن قسمەتم ئەوە بوو چ بەشێکی تاوکرد بەشی ژمێریاری بەس ساڵی هەفتاهەشت چوومە زانکۆ ئەو کاتە زانکۆ لێرە بوو لە سلێمانی بوو هەتا ساڵی هەشتا من تەواوم کرد هەر لێرە بوو یعنی من نەچوومە تا هەولێر کەوانە گوێنەی زۆر جوانم لە هی ئەو قۆناغەی تەمەنی توێکە لە زانکۆی سلێمانی موندیال لەگەڵ کچانی شار ئەو کاتە ماشەڵڵا ستایلی جوان و تەلەبەی زانکۆ ئەمە زێل مۆحەد بوو چاکەتەکانمانی لی بوو تەنورەیە پانتۆڵی ڕەساسیمان لەبەرە کرد لەگەڵ قەمیسی سپی ئیتر بۆ زستانانیش ئەمانتوانی بلوز بەس بلوزەکەشەر وایە یا ڕەساسی وایە یان نیلی وایە کە لە بەرمانەکەن ئەو بەردەم کۆلێژی کارگێڕی و ئابووریە بەڵێ ئەمە ئەو بینایەیە کە ئێستا بۆ کۆلێژی بازرگانی ئێواران ئەو کاتە ئەو جادەی قەنات نەبوو نەئەچوو بۆ ئەو سەر لەوێ گیرا بوو
چونکە بڵین بەشێکی بیناکانی زانکۆ لە خوارەوە بوو ئەم بەشەشی لەبەری سەرو بوو داخلیەکانیش هەمووی هەر لەو شوێنەی ئێستایا بوون ئەو جادەی قەنات ئەویان نەبوو کە ئەوەی کە ئێستا هەر لە بەردەم ئەو باڵەخانەوە هەر لەو ساڵانش بوو شەید فاتح هەر لەویا بوویمە ئاگادار بووین ئێمە لە ناو جامیعە بووین کە لەویا ئەو خۆی کوشت بەڵێ ئەگەمان لە ڕۆشتات بێ بڵێ دەستەکان خۆش بێ مەژەر وێنێکی تری ئەو ساڵانەی زانکۆیە شنەوانە لەگەڵ وەڵامە هاوڕەکان من ئەمەی تەنیشتم سەرگوڵی ناوە ئەوە 4 ساڵی زانکۆ ئێمە هەر دایم بەیەکەوە بووین لەگەڵ جل یەکتر گیان ئەو بووینەوانە بەڵام ئێستای ترێش لە ماڵی خۆم لە ماڵ کەوتوین نەتاوانە ئەمانی تیژ بە هەمان شێوە هاوڕێ من دەستەکانە خۆش وێنێکی زۆر جوان ئەمەژەر لەگەڵ ئەو هاوڕێ سەرگوڵا بەڵێ ئەمەی ساڵی 1970 ئەو کاتەکە هەر لە زانکۆ بەڵێ گرتومانە چه سەرۆکی زانکۆ بۆ ساڵی تۆ لێ زانکۆ بوویت دەستەکانە خۆش وێنەیەکی زانکۆیە پێم وابێ ئەمەڵام لەگەڵ هاوڕەکانت ئەمە لەگەڵ هاوڕەکان حەسەنیشی تایە ئەمە بەڵێ مامۆستایەکمان هەبوو مصری بوو ناوی سەمیر بوو هەموو کات ئەیوت من ڕسم لەگەڵ هەموو تەلەبەیەکان ناگرم من بەس لەگەڵ یەکەم و دۆم و سێهەم ئەیگرم جا ئێمەش بە حکمی ئەوەی کە بڵێن شێخ حەسەن کە ئێستا هاوسەرمە ئەو دووهەم بوو منیش سێهەم بووم دائیمە وایی بۆ تەسەسول ئاهاتین هەر کوڕێکی تژنێ عوسمان بۆ ئەو دایم یەکەمە بوو ئیتر لەگەڵ ئێمەیە ڕسمی ئەگرت لەگەڵەوانی ترانەیەگرێ من نەروە حەزەکەم لەگەڵ یەکەم و دۆم و سێهەما ڕسم بگرم دەستەکانە خۆش بێ دوای چیرۆکی ئەو وێنێشمان بۆ باسکە لەگەڵ کاک شێخ حەسەنە ئەمە ژەروێنێکی تری ئەو ساڵانەیە ئەمە تقریبا کاتی تەخەڕوجەکەمانە چکە ئێمە بەجلی کوردیەوە ئەنجلی کوردیمان لەبەرا بوو ڕسمی تەخەڕوجمان ئەگرت ئەمان شێوە بانی کردین توەرێن با ئەمجارە ڕسمێکی تر بگرینەوە ئێوە تەخەڕوجەکەن ساڵی دواتر زانکۆ لێرە دواتر زانکۆ ڕۆژتە هەولێر جاهر ئەو ساڵە بوو من تەعین بووم بە موعیدە تەعین بووم چووم تقریبا نزیکی 2 هەفتە لەوێ داوامم کرد داوای ئیمزایان ئەکرد و جێگە و ڕێگە نەبوو بڵێن لە یەکەمەکان بووی لەوێ دامەزراوە یەکسەر دامەزرامەوانێ لە ناو جامعە ئیتر وازم لێ هێنا نەمتوانی بەردەوام بم خۆم داوای ناڵم داوای ئیمزایان ئەکرد ئەساس ببین بە بەعسی منیشە لەو کاتیا دووبرام پێشمەرگە بوون لە دەرەوە بوون ئەو هەر نەمەتوانین ئیمزای بەعسێتی چی بکەم ئەجا خۆشمان هەر ڕەمان لەگەڵیانە نەبوو ئیتر زەختیان لێکردین ئیتر منش تقریبا 2 هەفتە دەوامم کرد و دوایی زۆریان بۆ هێنا بووم ئیترتم وازە هێنم وازم هێنا هاتمەوە تقریبا 9 مانگ دانیشتم نەچوومەوە بۆ جامعە دوای 9 مانگ خۆم داوای نەقڵم کرد بۆ سەر وەزارەتی پەروەردە چکە هەر زەوق خۆم لەگەڵ تەدریس بوو حەزم لە تەدریسە کرد ئەنجام کردم بۆ تەدریس بەس ئەو 9 مانگەش بۆیە دانیشتم لە جامعە موافقیان بۆ نەکردم بۆ نەقڵ ئەیانوە لەبەرەوەی تۆ دەرجەکە جێجددەنە ئەوائیلی ناتوانانی تەناسول بکەیت نابێ بیکەیت بۆیە ئەو نەژ مامەوانەی تر دوای بەس باش بوو بۆیان کرد باشتر زانکۆش چوە هەولێر و بەڵێ زۆر ئەمە ژەروێنێکی تری ئەو ساڵانەیە پێما بێ هەر زانکۆیە ئەوە بەڵێ ئەمە شەر زانکۆیە هەر ئەو ساڵانەیە لەگەڵ هاوڕەکانم دیارە تۆ لە دوایەوەی مامۆستا کە ئیتر لەسەر وەزارەتی خوێندنی باڵا نامێنی لە زانکۆیتە سەر وەزارەتی پەروەردە تۆ لەو ساڵانەوە خزمەتێکی گەورەت لەم بوارەیە کرد و تاو کاتی خانەنشینەوی بەڵام ئەوەی کە دیارە جەنابەت لە بواری خوێندنی پیشەیی جێدەستت دیارەوە هەموو تەمەنی خۆشت لە بواری پەروەردە هەر لە بواری پیشەیی بوویت سەرەتا لە ئامادەی بازرگانی کچان دواتریش ئەچتە ئامادەی پیشەسازی ینی هەموو ساڵەکانی خزمەتت لە بواری پەروەردە لەوێ بووە چۆن ینی بۆچی لەوێەوە دەستت پێکرد بۆچی لە بازرگانیەوە دەستت پێکرد بە حکمی اختصاسەکەم چکە ژمێریاری بوو ژمێریاریش لە بازرگانیە اینجا هەر کە بیدایەت مباشەرەم کرد هەر بزانی بیان کە تەنازلم کردووە لە معیدەیەوە هاتم و تۆزێک هینێکیان هەبوو لەسەرم یەکسەریان ڕاپێکی ئیشی ئیدارەم کەن داوایان لێ کرد مقالەساز ببم بە معاونە بەستم ناتوانم من حەزم لە ئیشی جارێکە تەدریسدا بۆکو مامۆستا کە پەیوەندیم کرد بەس هەر ئەو ساڵە شەڕی عێراق ئێران بوو مامۆستای کوڕانەکانیش زۆریان بران بۆ ئەسکەری وامان لێ هات ئێمە لە هەردوو مەکتەبەکە دەوامانە کرد لە کچان و لە قوڕان لە هەردووکی دەرسمان ئەوتەوە بەس 1 ساڵ یعنی هەر واهیش مامەوانێ لە ساڵی دواتر ساڵی 1970 داوایان لێکردم بووم بە یاریدەدەر هەتا ساڵی 91 لە 91 بووم بە بەڕێوەبەر لە بازرگانی سەیوانی کچان کۆمەڵە گوێنم لەلایە هی ئەو ساڵانەی کە جەنابەت لە ئامادەی بازرگانی بووی دەگەم خێرای سەری شام بکەین ئەمە وێنێکی
ئەو ساڵانەی پێ 4 لەگەڵ مدیرەکە ئاستڕۆناک خوعافیکە لەگەڵ کۆمەڵێک مامۆستای بەڕێزە ئەو کاتە ئامادەی بازرگانی لەکوێ بوو کە من دەوامم کرد ئەو ئامادەی بازرگانی ئێستا کە لە لای باخی گشتەوەی ئەلەویا بووین بەس ساڵی دوایی تر چوون بۆ کارێزە وشک ئەوەی کە ئێستا مەکتەبە تورکیەکەیە چوینە ئەوێ ئێمە لە قاتی سەرەوە بووین سناعەکە لە قاتی خوارەوە بوو یعنی دوو قاتەکە هەریەکە و مەکتەبێ بووین ئیتر دواتریش ئەوەی کە ئێستا پەیمانگای وەرزشیەکەیە ئەو بینایە چۆڵ بوو لەبەرەوەی ئێمە عەدەدی تەلەبەمان زۆر بوو چوینەوە ئەوێ دەستەکانە خۆش بێت ئەمە ژوێنێکی تری هەرە و ساڵانە هەر مناسبەیەکی مەکتەبەوە تا تەلەبەکان هەمووی لە دوامەوە ئەم لە ئەولاش تەلەبە من تەلبەمان تەلەبە زۆر هاتە بازرگانی تەلەبە زۆر ئەهاتە بازرگانی ینی ئەو کاتێک کە من لێ معاونە بووم 1300 تەلەبەمان هەبوو دوای چوونەکوێ دوایی هەر ئەو کاتە تەعینات هەبوو دامەزرانە نەبوو دا ئەمەزران کادری ناوەندی بەڵێ دا ئەمەزران یاخود ئەچوونە زانکۆ پەیمانگا وەرەگیران ئەو کاتە هەر ئەچوونە ئەوێ یا ئەچوونە زیاتر پەیمانگاکان یاخود دا ئەمەزران وێنەیەکی تری و ساڵانەی ئامادەی بازرگانی مامۆستا عومەر عەبدوڕەحیم بەڵێ ئەمە مامۆستا عومەر عەبدوڕەحیمە لەگەڵ من لەگەڵ ئەو مامۆستای ناویست نەرمینە ئەو کاتە ساڵانە تەلەبە ئەوایە بەحسی بکردایە یعنی توێژینەوەی ئەکرد ئەنجا هەمووی وەکو راپۆرت لیژنەیەکیان تەشکیل ئەکرد لەسەر ئاستی سلێمانی بڵین ئاواهی هەموو راپۆرتەکانی ئەخوێنەوە تەقیم ئەکرا نمریان بۆ دانرانجە ئێمە لەوێ ئەو لیژنەین لەگەڵ مامۆستا عومەر عەبدوڕەحیمە کە تەقیمی ئەو هەڵسەنگاننمان ئەکرد بۆ بەحسەکان و ئەنجا یەکەم و دووەم و سێهەمەکەشمان دیاری ئەکرد و خەڵات ئەکران ئەوانە دەستەکانە خۆش بێت ئەمە شەروێنەیەکی تری تۆ خوێنکارەکان تەماشەڵە ستایلی ئەو کاتەکە ئەو کاتە ژیان چۆنەوە جلوبەرگی هەر زۆر یعنی هەمووی سادە و جوان و یعنی بەڕاستی زۆر هینێکی جوانیان هەبوو شێوەیەکی جوانیان هەبوو یادگاریەکی جوانە جا من خۆشم لەبەرەوەی هەرڕاغبەتم لەوە بووەکە بیدایەتەوانی کە وەکو مامۆستابم حەزم لە پیشەکەی خۆم بوو زۆر تێکەڵایەتیم لەگەڵ تەلەبە و لەگەڵ دەوروبەرەکەما هەبوو ینی ئەوەی کە منی بینم لە ئەزمموی ژیانی تۆ لە وێنەکانیش دیارە ئەوەی خۆت باونە خەریکی چالاکی و ئیشی دەرەوە و دەزڕەنجینی و مەعرەز و پێشانگا و ینی هەوڵی ئەو شتانە داوانە خۆت نەبەسەوە بە ناو پۆل و دانیشتن لەسەر کورسی ئەوان ینی کارەکانی دیارە هەموو ساڵێک مەعرەزتە بووە من لە بازرگانیش بووم هەموو ساڵێک ئەموو بە پێشەنگاکەینەوە بۆ جوڵانێنی تەلەبەکان بۆ یعنی زۆریان حەز و ئارەزویان هەبوو لە ئیشی دەستا لە ڕوێنە کێشانە ئەموت بە پێشانگا ئەەکەینەوانێ بۆ ئەوەی ئەوان حەز و ئارەزوی خۆیانی تایە وێنەیەکم لەلا دیارێکێک لە پێشانگەکانە کە لە سەردەمی جەنابەت کراوە بەڵام کۆمەڵێک کەسایەتی زۆر خۆشەویستی بواری پەروەردەی تایە مامۆستا سامی حسێن نازم مامۆستا خەسرە و بابان مامۆستا شێخ حسێن مامۆستا کەمال نووری و جەنابەت ئەوە کوێ ئەمە بازرگانیە ئەو بینایی کە لە لای ئیمەرجەنسیەکەوەیە بازرگانی قورآن ئەلەویا بووین لەگەڵ قورآنەکە سێ ڕۆژ دەوامانە کرد طبعا ئەمە مامۆستا سامی ئەو کاتە بەڕێوەبەری پەروەردە بوو مامۆستا خەسرە و بابان سەرۆکێتی مامۆستایان بوو هەمویانمان بانکێش جا من کە پێشانگامان ئەکردەوە ساڵی نەوە سەرەتای نەوەدەکان بەڵێ ئەمە ساڵی 95 ئەم وێنەیەیان هەموو کات حەزم ئەکرد هەمویان بانکێش بکەم بۆ ئەوەی خوێندکارەکان پیان خۆش بوو کە ئەو ئیشی دەستەیان کە یەکێک ئەیبینێت و هەڵسەنگاننی بۆ ئەکات ئەمەدانێکە بۆوانەوە هەمان ڕۆژە لەوێ لەگەڵ ئەو بەڕێزانەیە دەستەکانە خۆش بێ ئەمە ژوێنێکی ستهتاوە هەر لێشێک لەو بەڵێ ئەمە ساڵی 96 ساڵی دوای ئەوەیە هەر بە هەمان شێوە کە پێشەنگامان کردوتەوانێ ستهتاوە لەگەڵ ست نسرینە و کاتە ستهتا و مشرفە بوو مامۆستا نەژات شەمقار و مامۆستا سەلاحەدینیش لە دوای وێنەکەون دەستەکانە خۆش دیارە وێنەکان زۆر نفری هەمیان ناکەی مەزم وێنێ هونەرمەندی خۆشەویست کاکشێک ئیسماعیل بەرزنجیە هەر بە هەمان شێوە ئێمە بۆ پێشەنگاکە بانگمان کردبوو دەستەکان خۆش ئێمەشێت کۆمەڵە گوێنێکی ئەو ساڵانەیە ماشەڵا وێنەکان زۆر وەکن دوای نوێنە لە بازرگانی کۆمەڵێک مامۆستای خۆشەویستی و کۆمەڵی مامۆستای ئەو کاتە بەیەکەوانی وێنەکەمان کردووە وەکو یادگاری دەستەکان خۆش بێ مامۆستا دیار تو ساڵانێکی زۆر لەو بوارە خزمەتە کردەوە جێ دەستی دیارە بەڵام لە دوای ئەوە لە ئامادەی بازرگانی ئەبیتە بەڕێوەبەر و ساڵانێکی زۆریش لەوێ ئەبی بەڵام بۆچی چوویتە ئامادەی پێشەسازی لە ساڵی 2002 بوو
تقريبا ستافي کارگەرەکەیان گۆڕیان لە پەروەردەوەی بە تەکلیف بەخوا تەکلیفیان نەکردن وتیان کە کەسێکی ئیداریت حەزەکەین بێت سەرپەرشتی تۆ بە حکمەوەی کە چەند ساڵیشە لە ناو پیشەیەکانەی لێرە بەردەوام بیت مش حەزم کرد قەچێکە گۆڕانکاریەک لە پیشەکەمە ئەەکەم زۆر باش هەتا ئەو کاتی خانەنشین بووم لەوێ بووم. دەستەکانە خۆش دیارە جەنابەت خزمەتی زۆر لەوێ کردووەوە دوای بێکەوە چین وێنەکانی ئەوێ و ئەزمموی ئەوێشت بێکەوە باسەکەی بەس پێم خۆشە جەنابەت دەزڕەنجینی ینی دەزڕەنجینی هەم لە ماڵەوە هەم لەوێ ینی لەم بوارەیە فکر و بیرۆکی زۆر جوانە تێ پێم خۆشە سەری کۆمەڵێک لە ئیشەکانی تۆ بکەین دواتر بێکەوە بچین بۆ ئەوێ دەستەکانە خۆش زۆر سپاس. مامۆستا دوولبەردیارە ئەمە هەر بەشێکترە لەو شتانی کە جەنابەت دروست کرد وەکو باسمان کە جەنابەت زۆر دەزڕەنجین بووی دۆشت زۆر دروست کردو یانی شتەکانیشت هەمە ڕەنگە لە زۆر بوار ئیشی دەست تێ و دەزڕەنجین ینی ئێستا ئەم شتانی کە لێرە دانراون ماشەڵڵا ئەمە بەشێکە لەو شتانی کە تۆ خۆت بەدەستی خۆت لە ماڵەوە دروست کردو هەمووەکو دوورین هەمووەکو دیزاین هەمووەکو ئەو شتانی تر ینی مناڵەکانتیان پەردەی دروست کردووە ینی زۆر شتی تر هەیە کە هەمووی خۆت لە ماڵەوە دروستیەکەی. بەڵێ هەر لە مناڵەوە ئەو خولیام هەبوو کە حەزم لە درومان بوو خوشکێکم درومانی ئەکرد مەکینەکەی تقریبا ئەوە 6 ساڵان بووم ئەچوومە کە ئەو ئەڕۆی ڕامەکرد ئەچوومە جێگەکەی سە کورسەکەی دانیش بەس قاچشم نەگەیشتە مەکینەکەی ئەو کاتێک کارە باش نەبووە بایر بە قاچەکە هەرچەنێ ئێستا من ئەو مەکینەیە لە لای خۆمە کە توانم بڵێم ساڵ لە خۆ مناڵترا ئەو مەکینەیە ئێستا هەر لە لای خۆمە ئێستا ئەو ئیشانە هەمووی بەو مەکینەیە ئەەکەم بۆ ئەمە مناڵی کوڕ و کچم بڵێن دروست کردو بە مناڵەکانی ئەوانم دروست کردووە کە بوون لە دایک هەر یەکۆ بە شێوەیەگەلی لە ماڵەوە بەکار تێناوە ینی زۆر لەو کارانم بینی و لە پێشانگەکان کە لە پیشەسازی لەوێژین زۆرش کردو پیشەسازیش بووم ئەو کاتە کە پێشانگامان ئەکردەوانێ بەشێکی لە کارەکانی خۆشمە ئەبرتر بۆ تەشجیعی خوێندکارەکان ئەموت بە ئەوانیش چاو لە ئێمە بکەن فێرم ئەکردن پێمەوە تونتم و ئاوە دروستم کردو بۆی ئەوانیش فێرمە بن دروستی دەستەکان خۆش بێدیانە مامۆستا ئێستا کاری دەزیان ئیشی دەست و دەزڕەنجینی تا ڕادەیەک لەم ئەخیرانەیە برەوی پێدراوە پێشانگای بۆ کرێتەوە مەسن تا چەند گرنگە ئەمانە تۆ بۆ زەوق و سەلیقەی خۆت دروست کردوون بەڵام کەسانێک بە تایبەتی و گەنجانە وەکو دەستی کار ینی وەکو سەرچاوەیەکی بژەیی بەکاری بێنن. بەڵێ زۆر باشە من هەر ئەو بیرۆکەی کە بەشی دیزاین بکەینەوەێ لە پیشەسازی هەر لەوەوە بوو کە حەزم ئەکرد بیکەینەوە بۆ ئەوی خوێندکارەکان دەزڕەنگین بن کە دوا ڕۆژی خۆیان ئەتوانن بەوە نانی خۆیان بەڕاستی پێیا بکەن و لە هەمان کاتیشە کارێکی پیرۆزە یعنی ئیشی دەست کارێکی زۆرانە. بەڵێ ئەوەی کە سەرنجی من ڕاکێشە دیار ئەم دەفتەرە کۆنەیە زۆر تەمەنی زۆرە ئەمە زۆر جوانە سەری ئیشەکانت شێوازی چنینی جیاواز و لە بەرامبەریشە نووسیوتە کە چۆن ئەو ستایل لە چنینە دروست دەکرێت هەمووی بە خاڵ و بە شێوازێکی زۆر جوان ینی بەڕاستی سەلیقە و ئەمە ساڵی 1970 بەڵێ ئەو کاتە دائەنیشتم بێتاقەتی بۆ خۆم خۆشم هەندێکی یعنی چنینەکانم چنینەت کردێتە من تقریبا 15 ساڵێک بوو. بەڵێ بەڕاستی شەکان لە 15 نەبووم بگرە کەمتریش بووم بەو شێوەیە ئەم کرد ینی خۆم جاری وا هەبوو چینینەکەشم داهێنا ینی لە داهێنانی هەندێکی داهێنانی خۆمە هەندێکیشی کە لە شوێنان ئەم بینی بە چاو تۆزێک وریا بووم بۆ ئەو بابەتانە ئەنجا کە ئاهاتمەوە نمونونەکەم دروست ئەکرد ئەنجا لەسەر ئەم دەفتەرە کە ئەمە هی ساڵی 1970 لەم بەریشەوە ئەم نووسیەوە بۆ ئەوی بیرم نەچێتەوەنی هەتا ئێستا شەر دەفتەرەکەم هەر لەلا ماوە یادگاریەکیشم هەیە من ئەو کاتە کە یعنی هێشتا لە مەرحەلەی متەوەستە بووم ئەم چینێنانم ئەکرد ئەو کاتە باوی شاڵی سەرشان بوو چوون بۆ مامۆستاکانم چنی بۆم ئەکردن بۆم چنین و بۆم بردن ئەوانیش بە هەمویان وەکو دیارەک مەبلەخێک پاریان بۆ خست بوومە زەرفێک ئەوانێ وتیان حەقی ئەوە حەزەکەین خۆت بێ بە شتێک چوم طبعا لە لای ئەو کاتە ڕازی شاعر دوانی سعاتێتی هەبوو یان بەو پارەکەوتم سعاتێکی جوانم بۆ بێنەرەوانێ سعاتێکی بۆ هێنامەوە بەس زۆر شانازیم پێوا کرد دائیمەن ئەو سعاتم لا یزال ماوەمە سعاتەکە هەڵم گرتووە بەس ئیش ناکاتەوە لە ئیش وەستا دائیمەن لە دەستما بوو ئەموو چێ من بەڕەنجی شانی خۆم کرد
کردووە ئەمە بەڕەنجی شانی دەستەکانە خۆش بێ بەڕاستی ئیشێکی زۆر جوانە کە لەو تەمەنەوە تا ئێستاش بۆ شێوازە هەڵت گرتووە بۆ خۆی بۆ ئەو کاتش داهێنان بۆ تا ئێستش کە بۆ شێوەیە هەڵت گرتووە دەستەکانە خۆش بێسی کارەکانمان کرد کارەکانە زۆر جوانوە بەڕاستی جێگای دەستخۆشی من پێم خۆشە بزانم تۆ لە ساڵی هێشتاکان ژیانی هاوسەریت پێک هێناوە لەگەڵ پێکت هێناوە و لەگەڵ مامۆستاشی حەسەن هەر لە زانکۆ بەهێکەوە بووین ئیتر یەکترمان ناسی لەوێ و یەکترمان بەدڵ بوو لە دوای ئەوەی کە تەخەڕۆجیشمان کرد و دەرچوین هەردووکمان ئیتر ژیانی هاوسەرێتیمان پێکەوە ناو لەخوا بەزێبێ هەتا ئێستا هەردووکمان زۆر زۆر مرتاحین ئەو خۆشەویستیە لە بینمانە هەر ماوە خی گەورە سێ مناڵی پێبەخشیوم کاکە ئاراکە ئەو ئێستا ئەندازیاری تەلارسازیە و لە محافەزە دەوام بەکە هەردوو کچەکەشم دکتۆرن دکتۆرە شارە ئەوە بردی باتنی هەیە لە خەسەخانی شار دەوامەکە دکتۆرە شەنگەشە کچە بچووکەکەمە ئەو ئێستا حالیان لە دانیمارکە بۆ پسپۆری ئەخوێنێت لەوێ ماشەڵان لێ بۆ تەمەند درێژمی ئینشەڵا دیارە چیرۆکی خۆشەویستی هەبووە چکە ئەم وێنەیە وێنەیەکی زۆر کۆنی تۆ مامۆستاشی حەسەنە بەڵام ئەمە پێشەوەی کە هاوسەرگیری بکەن چۆن وێنەیەتان گرت ئەو ساڵە بوو کە تیایتر دەرچوین خەرجمان ئەکرد هەردووکمان تاجلی کورتیمان لە بەرایە لە ناو حەوشەی زانکۆیە ئەو وێنەیەمان گرت و ئیتر وێنەکە لە لای من ماوەوانێ بەدزیەوە ئەمە کاتی خۆشەویستیەکەتانە وێنەیەکی زۆر جوانە بەڕاستی یادۆرێکی جوانە ئەمەش وێنەی مناڵەکانە دیارە من هەردوو مناڵێکە من پێمە بدوانە بەڵێ ئارا و شارە هەردووکیان دوانان ئەو کاتە ساڵی 85 خوا ئەو دوو مناڵی پێبەخشیم ئەو کاتەش ئەلەم بابەتانم دروست کردبوو بۆیان کە وەکو کەژاوەیە گوایە تەوان من ئەو کاتە بۆ یەک مناڵ دروستم کردبوو خواکەیای دوو مناڵیش بوو هەردووکیانم لە ناو ئەو کەژاوەیە دانا تەلەکەشی و دروستکردنەکەشی دیزاینەکەشی هەمووی خۆم بۆ ئەو کاتەکە خۆم کردەوە ئەو بۆیە ئەر ئێستا شانەزیکەم بە مناڵی وایە بەڵێ ئەنجا لە دوای هەر ئەو دوانن بەس بە گەورەی ئەم دوانن ئێستا بە گەورەی ئەوەیە چەند ڕسمێکی ئەو هەردووکیان کە بە مناڵی جلی هەردووکیان هەر خۆم بۆ مەدورین هەموو جلەکانیان هەر خۆم بۆ مەدورین ئەو کاتە زۆر جلی جوانیشم بۆ ئەکردن ئێستاش ئەمە هەردووکیانە بە گەورەی دەستەکانە خۆش بێ مەشە وێنەیەکی تری ئەو ئەمە ئەو کاتێک ئارا و شارە تازە ببوون تقریبا 13 ڕۆژ بوون لە دایک هەردووکە زۆر ڕاست ئەمە شەر وێنێکی هەرسێکیانە ئارا و شارە و شەنگە هەرسێکیان بەیەکەوە دەستەکان خۆش بێ لای خۆت ماوەنیان ڕۆشتون ئارا و شارە ئەوە ڕۆشتون هاوسەرگیریان کردووە ئارا دوو کچی هەیە و شاراش کچێک و کوڕێکی هەیە بەس شەنگە بەس شەنگە هاوسەرگیری نەکردو ئەڵە جارێ من پسپۆریەکەم و شەهادەکەم خوێندنی ئەوەیان زۆر زۆرە ئەو جارێکە لە دانیمارک دەستەکان و خۆشبی بۆ ئەویشە خوازی ئەمە ئارا و شاران ئەو دوان لە مناڵەکانە یعنی ئەوەیە کە هەردووکیان خۆم بۆین باخ و جلو کراس و عینەنێک بۆمە کرد ئەمە شتەکانی خۆت ئەمە ژوێنەی توێ لەگەڵ کامیانەوە لەگەڵ شەنگەیە ئەو کاتەیە کە دەرچۆ لە زانکۆ ئەمە شەروێنی پێمە شنگخانە لە دانیمارک بەڵێ ئەمە شەنگەیە لە دانیمارکە یار هەر مناڵی بەهرەدار بن ئەمەشیێکە لە مناڵەکان ئەمە شەنگەیە لە ئەو کاتە 13 ساڵ بوو ئۆلمپیات هەبوو لە تورکیا چوو بەشداری ئۆلمپیاتەکەی کرد لەوێ تەبعا مناڵی 42 وڵات لەوێ بەشداریان کردبوو یەکەم بوو لەسەر هەموو مناڵەکان و مەدالیە ئەڵتۆنیشی وەرگرت بوو دەستەکانە خۆش بێ ئەمە ژوێنێکی خێزانی بە ئەوان تیش گلەی نەکەم پێما بێ هەموو تاینتیایە ئەمە وێنەیەکی خێزانیە هەموو خوشکوبراکانمە لەگەڵ نەوەکانیانە هەر هەمومان بەیەکەوانێ لەگەڵ دایکمە ئێستا ماشەڵڵەیان لێبێ ئەتوانم بڵێم زۆر بەیان هاوسەرگیریشیان کرۆ مناڵیشیان هەیە یعنی کە ئاو بچکۆلە بچکۆلێ لە فێشەوە دانیشتون ئێستا میان هاوسەرگیریان کرۆ مناڵیشیان هەیە هەر بەختەوەر من دیارە کاکشە حەسەن شاعریشە و شعری جوانی نووسیەوەیچێکە دیوانەکانی ئەنجام پێما بێ کۆمەڵێک لەم شعرانی مادەمە خۆشەویستیتان کردو بە دزی و ڕسمتان گرتووە لە زانکۆ بێکەوە بوون ئەبێ هەنێک لەم شعرانی بۆ تۆ نووسی بێ بەڕاستی جام پێم خۆشە خۆدیێک لەو شعرانەمان بۆ بخوێنیتەوە کاکشە حەسەن بۆ تۆی نووسیە بەڵێ ئەم کتێبە بەرهەمی خۆیەتی و هەمووشی هۆنراوەکانە ئەمە چەند هۆنراوێکی تایە هەر بە ناوی دولبەرەکەم و بۆ دولبەر و ئاوا نووسێتی بە زەمەیەکێکە لە هۆنراوەکان ئەڵێ دولبەرەکەم ڕۆژێ نەیە بە خەیاڵتا کە من دڵم لای تۆ نییە
مەلی عیشقم بێ ئاگایە هەست و سۆزم بۆ تۆ نییە وا نەزانی شیعرەکانم بۆ کەسێکە نامۆیە لات پەیڤەکانی لەسەر لێوی شۆخێکی تر باوێشکەدات هەرگیز مەڵێ پەنجەی تینوم خۆ ئەکتێ بۆ سینەی تر هەنگی نیگام خۆی وەرئەدا لە هەڵاڵی گوڵێکی تر دول بەرەکەم خۆت ئەزانی کاتێ بادەی لێو ئەنۆشم لە میحرابی ڕوخسارت تا عەشقێکی چەند بەجۆشم دەستەکان خۆش بۆ دەستی کاکشە حەسەنی خۆش بۆ شێعرە جوانانە کە نووسێتی دیارە تۆ زۆر بنی لەگەڵ شعرانیە من زۆر حەزت لە دەستڕەنجینی زیاتر لە ئیشی دەست و ئەوانەیە زۆر لەگەڵ نووسینی دەستەکان خۆش بێ خۆی گەورە بۆ کتان بێڵێت تەمەند درێژ بن ئینشەڵا پیر و خەڕۆ بن بێکەوە ئەچین باس لە یادەوریەکانی ئەو ساڵە ناکەین کە لە ئامادەی پیشەسازی بووی دووە و ئەزمونە دوور و درێژی کە لە بواری پەروەردە هەت بووە لەم ساڵانە دەستەکانە خۆش بێت خۆشەویستان لە دوای وچانێکی کورت لەگەڵ مامۆستا دولبەر بەردەوامە بین. خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ و لە بەرنامەی وێنەگرافیەوە لەگەڵ مامۆستا دولبەر بەردەوامی لەگەڵتان مامۆستا ئێستا هاتوونەتە بینای ئامادەی پیشەسازی سلێمانی کچان کە جەنابە ساڵانێکی زۆر لەم بینایە خزمەتت کردووە وەکو بەڕێوەبەر و خزمەتی زۆری هەم بیناکەت کردووە هەم ئەو سیستەمی خوێندنی کە لێرە هەبوو لە بواری خوێندنی پیشێ پێم خۆشە خۆت باسی و یادەوەریە بۆ بکەی کە سەرەتا هاتیتە ئەم بینایەوە لێرە بووی بە بەڕێوەبەر. خۆم لە 2002 بووم بە بەڕێوەبەری ئەمادەی پیشەسازی کچان بەڵام ئەو کاتە لەگەڵ پیشەسازی کوڕانە دەواممان ئەکرد دوای لەم بینایە نەبوون لێرە نەبووین تقریبا دوای 4 ساڵ ئێرە ئەم بینایە گەنجینەی پەروەردە بوو چۆڵ بوو پێش بەهە لەم زانی داوام کرد لە پەروەردەوتمە ببێن بە ئێمە لە بەرەوەی تاکە مەکتەبی کچانی لە پیشەسازیەکانە نازمان هەڵگرن یعنی بیناکە بەڵام خۆمان زۆر تەبان دەستمان پێ نەچکە بەڕاستی بیناکە کۆنە یارم بینایە هەم کۆنە هەم جاران ئەو بەشانەی نەبوو لە سەردەمی تۆ کۆمەڵێک بەش لێرە دروست کراوە. بەڵێ ئێمە بە حکمی ئەوەی کە خۆمان کە من هاتمەتە پیشەسازی 3 بەش بوو بەشی وێنەی ئەندازەوی کارەبا ئەلکترۆن بوو بەڵام لە ساڵی 2007 بۆ 2008 بە حکمی کە خۆم زۆر خولیایی ئیشی دەست و چنین و درومانم حەزم کرد کە ئەو بەشە لێرەش بکرێتەوانێ و خوێندکارەکان سوودی لێ ببێنن بۆ پاشە ڕۆژی خۆیان بە جوودی کۆمەڵی مامۆستای بەڕێز و لەگەڵ خۆما داوامان کرد بەشەکە ڕەزامەنیان بۆ دەربڕین و وەکو پرۆگرامیش هەر خۆمان هەوڵمانە پرۆگراممان بۆ دامین کرد بۆ بەشەکە هەتا ئێستا بەردەوام و زۆر سەرکەوتوشە بەڕاستی بەشەکە و خوێندکاری باشیشی هەیە و هەمووشیان کە دەرئەچەن بەڕاستی یعنی دەزڕێنینن لە کاری خۆیانە. دوای بەشی چاکردنی کۆمپیوتەریش بەڵێ لە دوای ئەوە لە ساڵی 2012 بۆ 13 بەشی چاکردنی کۆمپیوتەریشمان کردەوانێ بوو بە 5 بەش بیناکە ئیتر پێویستی بە فراوان بوو ئەنجا ئێمە هەر ئەو کاتە کە لە ساڵی 2007 بۆ 8 کە بەشەکەمان کردەوانێ هەر لە کۆتایی ساڵە پێشانگای ساڵانەمان کرد لە پێشانگای ساڵانەکە خۆم حەزم کرد کۆمەڵێک کەسانی یعنی هیچ بانکەم بۆ ئەوەی کە بزانن ئەو بەشە هەیە لە پیشەسازیە یەکێک لەوانە کاکدانا بوو کە ئەو کاتە پارێزگاری سلێمانی بوو داوامان کرد هات پێشانگاکەمان کردەوە هەموو شتەکانم نیشاننا و دوایی پێمان و دوتم ئەزێت نەبێت ئەگەر بێتە دەرەوە بردەم تاوان پانتایەکی زۆر هەبوو لێرەیە هەموو وەکو دەشتی وا بوو پێم وتم ئێمە پیشەسازین و پێویستیمان بە ژووری کردداری هەیە و ئێستا 5 بەشە پێویستە ئەم بینای هەر فراوان کرێت و بەڵکو ئێوە لەسەر بودجێ خۆتان ئەو بینامان بۆ بکەن وتی باشە بەسەرچاو تاوان ڕەزامەندیە و ئیشەکانیان تقریبان کرد بەس هێشتا هەر دەست پێ نەکرابوو منیش بۆ ساڵی ئایندە جارێکی تر کە پێشەنگامان کردەوە بەڵێ بینانەتان بۆ دروست کرا دیسانەوە بانکەشمان کردەوانێ و کە هاتەوانێ باش بوو ئەم جارە ئیتر یعنی کۆمەڵی بینەی باشیان بۆ دروستکردنی لەسەر بودجەی پارێزگا هەمووکو دروستکردنی دەستی کار بۆ گەنجانەوەکو کادری مامناوەندی بۆ نمونە بتوانێت تا چەند توانیوانە بۆ نەو خوێندکارانی کە لێرن ینی لە ڕووی بەرهێنانی ناوخۆیەوە ئێمە بتوانین لە بەکاربەرەوە بچین بۆ بەرهەمهێن
ینی تا چەند ئەم ناوەندە پیشەیانە کاریگەریان لەسەر مامۆستا بەرزان ئێمە وەکو پیشەکان کۆمەڵی کێشەمان هەیە لەبەر ئەوەیە کە خوێندکاری پیشەی نەیتوانیەوە وەکو پێویست کە بەرهەمی ناوخۆیی زیاد کا بەڕاستی کێشەی سەرەکی ئێمە پیشەکان پرۆگرامە پرۆگرام یعنی بەڕاستی تەکنۆلۆژیای سەردەم یعنی تۆ ئەبێت ئەو کاتە پرۆگرامت لەگەڵ تەکنۆلۆژیای سەردەما یەک بگرێتەوە ئەو کاتە خوێندکارەکە ئەتوانێت سوود لە ئیشی دەستەکەی خۆی ببینێ بەڵام کە تۆ پرۆگرامەکە کۆن بوو ناتوانێت بەو شێوەیە فێر ببێت بتوانێت هەم سیستەمێکی بۆ دابنرێ سیستەمێکی پیشەی بەهێز دابنرێ کۆمەڵگەیەک دابنرێ هەموو بوارە پیشەکانی تیا کۆکرێتەوە مەسەلەن لە کشت و کاڵ گەشت و گوزار بازرگانی پیشەسازی ئەوە ئەو کاتە بەقۆترە بێ ئەم لە ڕووی بیناوە لە ڕووی توانای مامۆستاوە مامۆستاکان بنێرێن بۆ دەورە مەسەلەن ینی وەکو هەنگاوی یەکەم ئێستاوا لە هەولێر وا دەستیان پێکرد پەیمانگایەکی پیشەی 5 ساڵیان کردوتەوە و هەموو بەشەکانی تقریبان تایە ئەگەر وردە وردە لە سلێمانی و لە دووهۆکو لەمانی تریش هەمان پێشانگا بکرێتەوانی حکومیە خوێندکار ئەتوانێت بەڕاستی ئەو کاتە سوودمەند ببێ زۆر ڕاستە دەستەکانی خۆش بێ بێک و کۆمەڵێک بێنم لەلایە ئەو ساڵانەی کە تۆ لێرە بوویتوە و ئیشانەی کە تۆ لێرە کردوتە خۆشە بێک و دانیشین سەیریشان بکەین ئینشاءالله فەرموو دولبەریارە ئێرە بەشی دیزاین و درومانە لە ئامادەی پێشەسازیکە وەکو باست کرد لە سەردەمی تۆ ئەم بەشە دروست کراوە بەڕاستی کارێکی گرنگە ینی ئەم هەموو مەشینەی درومانە و ئەم شوێنە دروست کردو تا چەند گرنگە بۆ نمونەیە تا چەند کچان لێرە فێری دیزاین و درومانە بنوە لە ژیانی باڵین پیشی خۆیانە سوودی لێوەرەگرێت سوودی لێ ئەبێنن چکە بەڕاستی لەم ڕۆژە ئێستا ئیشی دەست زۆر گرنگە ئەمەش لەبەرەوەی کە ئێستا دامەزرانن نییە ئێستا هەلی کار کەمە بەڕاستی ئەم ئێستا بە پێی پسپۆریەکەی خۆی و بە پێی ئەوەی کە فێری بۆ لێرە ئەتوانێت دوکان دابنێت و بژێوی ژیانی خۆشی پێدابین بکات و لە هەمان کاتە یعنی ئیشی دەست کارێکی زۆر خۆشەکە پێوەی مەشغوڵە بیت گرنگە کە خۆشت یعنی کاتەکەت ئەڕوات زۆر ڕاستە بەتەشید کۆمەڵێک بێنم لەلایە هیوانەی کە دیزاینیان کردووە و خوێندکارانی کە ساڵانێک لێرە کاریان کرد بێکەوە سێریشانەکەین لێرە فەرموو دەستەکانم خۆش مامۆستا دیارە کۆمەڵێک وێنم لەلایە بە خێرای سەری کۆمەڵێک لەو وێنانە ئەکەین ئەمە بەشێکن لەو کارانەی کە لێرە کردوتان دیارەمە نمایشی ئەو دیزاینانیان کردووە ئەم کچە خوێندکارانە کە لەم ژوورە کراوە پێم وابێ بەڵێ ئەمە نمایشی جلوبەرگە کە خوێندکارەکانی ئەم بەشە کردویانە کە ساڵانە ئێمە ئەو نمایشمان هەبوو ئەمە شوێنەی هەر جەنابتە لەگەڵ مامۆستایانی ئێرە پێم وابێ ئەمە لەگەڵ مامۆستا بەڕێزەکانی ئێرە پیشەسازی کچان بە یەکەوانێ لە بۆنەیەکە گەشتنایەوە بۆ ئێرە سەریان لێ نایی کەم ئەوەش هەر وێنەیەکی وێنەیەکی ئێرەی ڕۆژی جلی کوردی کە خوێندکارەکان هەموو بە جلی کوردیەوە بوون وێنەیەکی زۆر زۆر جوانە چکە هەمویان جلی کوردی و سەر و بەستیان پێوەیە خوێندکارەکان زۆر ڕاستە دیارە مامۆستا تۆ جەنابەت لە ماوەی با بڵێن ئەزمموی خۆتە وەکو وەفدی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم زۆر چوویتەتە دەرێ ینی ئەزمموی کۆریات بینیوە ئەزمموی تورکیات بینیوە ئەزمموی ئێرانت بینیوە وەکو وەفدی پەروەردەی زۆر چوویتەتە دەرێ تا چەند سووتان لە ئەزمموی وڵاتانە وەرگرت وایتان بۆ نمونە لێرە جێبەجێ بکەن لە ساڵی 2023 سەردانی ئێرانمان کرد لە ساڵی 2008 سەردانی کۆریامان کرد لە ساڵی 2014 سەردانی تورکیامان کرد بەڕاستی ئەسمموی ئەوان زۆر پێشکەوتوو بوو ئەوەی کە لەسەر ئێمە بوو وەکو پێویست کە هاتوینەتەوە ئێرە و ڕابۆچوونی خۆمان و راپۆرتی خۆمانیامانە بە بەرپرسانی سەر و خۆمان ئەوەی کە لە توانای خۆمان نبوو بێت لە ناو مەکتەبە جێبەجێمان کردووە یاخود بە هاوڕەکانمان وتۆ کە جێبەجێ بکرێت و ئەوەکەی تریشی ئیتر لە لایەنی سەرەوە بۆ کە ئەگەر ڕاست ئەمە وێنەیەکی جەنابتە لەگەڵ ئەمیرە خان و کۆمەڵێک کەسایەتی مامۆستای تری بەڕێز لەگەڵتانە بەڵێ ئەمە مدیر تەربیەکەی ئەوەیە لە شاری سنە ئەوەی ناوەڕاستە لەگەڵمانە هاتە دەراوانەیە لە باخەکەی ڕسمەکەمان کرد کە چوو بووین بۆ پەروەردە بۆ لای ئەمە ژوێنێکی لە کۆریا هەر بەجلی کۆریشەوە ئەمە کە چوینە ئەوێ بردێنینە شوێنێک
شوێنێکی کولتوری خۆیان بوو حتا خواردنەکانیشان هی کولتوری بۆیان ئامادە کردبووین ئیتر پێیان وتین جا لە پێشەوەکو مفاجئەش بۆیان کردین ئافرەتەکانی مە 4 کەس بوون بردێنینە ژوورێکە و پیاوەکانیشیان بردە ژوورێکە و لەوەیەکی دەستێت جلیان ناینەوتیان ئەبێ لە بەریکەن کە هاتینە دەرەوە هەموو خۆمان بەجی لە کۆریەکانەوە بینی ئەو وێنەیەشمان کرد ئەو ڕۆژەیە بەڵێ ئەمە کەمە ژووری ژنانەکە ئێمە هەر چوارمان بەیەکەوە لێ جلەکانمان لەبەر کردبووی ئەمە کۆریایە لە ناو پۆلێکایە لە سەرەتاییە خوندگەیەکی سەرەتایی بۆ چین سەردانمان کردن ئەوان لە سەرەتاییەکانیان زێل موحەدیان نییە وەکو ئێرە مناڵ بەڕەخبەتی خۆی جل لەبەر ئەکات ئەوەتە جلی مناڵەکان هەمووی ملەوەنە دەستەکانە خۆش بێدیانە مامۆستا تۆ لە ماوەی باڵێنم ساڵانی کە بەشداری زۆربەی کۆنفرانس و وەرکشۆپ و ڕاهێنانە پەروەردەیەکانت کردووە لە وەزارەتی پەروەردە لێرە و ڕێز و سوپاسی زۆرت وەرگرتووە پێم وابێ نزیکەی 80 ڕێز و سوپاست هەیە لە ماوەی ژیانی خۆتا کە وەرەگرتووە زۆربەیمان بینی لە ماڵەوە داد نابوو هەمووی شەهادات و بڕوانامە خەرمان بەرەکەت دەستەکان خۆش بێ ئەمە پێم وابێ یەکێکە لەو خولانە ساڵی 2001 ئێمە کە یادیان بەخێر و ڕۆحیان شاد بێ مامۆستا نەشەت و مامۆستا محەممەد حەکیم و کەو کاتە لە تەربیە بوو بەڕێوەبەری پلاندانان بوو وانەیان پێ ئەوتی ناوانێ لەو خولەشە من یەکەم بووم لەسەر ئاستی هەمویانە دیاریشم وەرگرت دیارەکەم 750 دیناری ئەو کاتە بوو زۆر بوو یعنی زۆر بۆ ئەو کاتە ئەمە ساڵی 2011 بۆ 12 خۆشببختانە یەکەم و دووەم و سێم و چوارەم و تا پێنجەمیش هەمووی لە خوێندەکەی ئێمە بوو کە ڕێزلێنانیان بۆ کرا لەگەڵ مامۆستا کەمالە ئەو وێنەیەمان ئەو ساڵانی کە جەناب دێرە مامۆستاوی پێما بێ لە دوای هاتنی ئەم سیستەمە تازەوە 3 ساڵ لەسەر یەک ئێوە سیفەتی نمونەیتان ساڵی 2014 بۆ 15 بۆ 16 بۆ 7 خۆشببختانە ئێمە سفەتی نمونەیمان وەرگرت یعنی وەکو خوێندنگەیەکی پیشەی و لەسەر بەڕاستی یعنی سفەتێکی نمونەی وەربگرێت کۆنتڕۆڵکردنی هەمووی بەڵێ دەست خۆش بێ پێم خۆشە وێنێ پیشامە مە جەنابتی لە تەنیشتیشەوە مامۆستا کەژاڵ بەڵێ ئەمە لە پیشسازی بووین ئێم بەرنمەیەک هەبوو هەر بەرنمەیەکی تەلەڤیزیۆنیش بوو کە چوین ئیتر ئێمە مامۆستا کەژاڵ و مامۆستا گەشاو ئەوە هەردووکیان یاریدە دەربوون لێرە ئیتر لەگەڵ خۆم و لەگەڵ خوێندکارەکانە ئەویان نێشمان کەژاڵێکێکە لە بەڕێوەبەر سەرکەوتوەکان لە ئامادەی شەی جەمال تاهیرە بەڵێ دەستەکان خۆش بێ ئەمەش وێنەیەکی تۆیە بەس ئەم وێنەیە تاریخەکەی تقریبن بۆ 20 ساڵ زیاتر لەمە پێشەگەڕێتەوە بەڵێ بۆ 25 ساڵ بەڵام هەمان ئەم جلانت لە بەرایەک ئەمڕۆ لەبەرتە ئەم وێنەیە 2003 گرتومە لە ئەو کاتە بیناکەمان لە پیشەزازی سلێمانی کوڕان لەگەڵ ئەوانە دەواممان ئەکرد ئەنجا بە هەمان جلەوەیە کە ئێستا لە بەرمایە جا من ئەم جلانە ئەو کاتە لە بەرم کردو ئێستا ئیمڕۆژ لە بەرم کردوتەوانێ بەڵام من ئەمە هی ساڵی 1970 ئەم قماشەهی ئەو کاتەیە کە کڕیومە و دوریومە خۆشم دوریومە ئەو کاتەش زۆر باش خوێندکاری زانکۆ بووم لەو کاتەوە من لە بەریەکە دەستەکانە خۆش بێ و یادگارێکی جوانە دیارە ساڵانە پێشانگاتان هەبوو لە ئامادەی پێشەسازی ماشەڵا وێنی پێشەنگەکان زۆرە نەمەیەکێکە لەو پێشانگایانی پێما بە پارکی ئازادیە و بەڵێ کاکوباج لەوێ ئامادەیە ئەمە ساڵی 2014 بوو لە ڕێی کۆمەڵی خوێندکارانەوانێ کاکێ من دەست خۆشیان لێ یەکەم لێرەوە کە پێشانگایەکی گەورە بۆ هەموو مەکتەبە پیشەیەکان لە پارکی ئازادی بوو کاکوباجیش هات سەردانی کردین بەڕاستی یعنی زۆر دەستخۆشی کرد و هاوکاری مەکتەبە پیشەیەکانیشی کرد ئەمە کۆمەڵێک وێنەی جەنابتە ئەمە یەو ساڵانێکە لێرە لە 13 2021 کە خانەنشین بووم لێرە ئاهەنگێکی خنجی لانیان بۆ کردم ئەمە وێنەی ئەو ڕۆژەیەکانی ئەو قۆناغی ژیانی توێ و خزمەتی تۆ لەگەڵ هاوڕێ و خوشکوبراکانم کە چەند ساڵ لەم خوێندەرگای خزمەتمان کردووە بە یەکەوانێ ئەمە دەستیان خۆش بێ ینی هەمویان گوڵیان بۆ خزمەتێکی زۆرت کردووە بەڕاستی لەو کاتایەوە کۆتایی خزمەتەکەتە بە سەربەرزیەوە کۆتاییت بە و خزمەتە هێناوە لێرە ئەمە شەر وێنێکی ترێنێکە بەجلی کوردیەوە لێرە زۆر ڕاستە دەستەکان خۆش بێ مامۆستا دیارە ساڵانی کە تۆ لێرە بوویت کۆمەڵێک گۆڤار با بڵێن لێرە دەرچووە
بەڵێ هەروەکو ئامادەی پێشەسازی سلێمانی کچان ئەمەش هەر ئەمە ئەو ساڵانە بۆ ژیلافەیە بەڵێ ئەمە دوو ژمارەمان لێ دەرکرد ئەو کاتە ئیتر دوایی بەڕاستی بەهۆی باری ئابوووریەکۆ نەماتوانی بەردەوامی لەسەری ئەمەش ڕێبەری ئامادەی پێشەسازی سلێمانی کچانە کە هەر ڕێبەرێکە کە دەرمان کردووە هەموو زانیاریەکانی خوێندنگی تایە هەر لە بەشەکان و لە ستافەکان و بەوێنەوانێ و چالاکیەکان و هەموو زانیاریەکانی دولبەر من ئەوەی ئاگام لێ بێ جەنابەت لە دوای وشکە خانەنشین بوویت بەردەوامی لە ئەوەی کە برەودان بە بواری خوێندنی پیشەیی یاری لە کۆنفرانسەکانە لە وەرکشۆپەکانە بەشداری ینی زۆر جار بۆ ڕاوێش بانک دەکەنەوە بۆ زۆر لەو کارانە بەشداری بۆی بتوان هەموو بێکەوە ئەم سیستەمی خوێندنی پیشەیی پێشخانمەیشەکە لەو کتێبانەی خوێندنی پیشەی ئێستا و ئایندا کە مامۆستا ڕزگار ئامادەی کردو پێما بێ جەنابیشت بەشداری تیا کردووە. ئەمە مامۆستا کەمال و مامۆستا ڕزگار و کۆمەڵێک مامۆستای بەڕێزی تر کە ئێستا ئەوانی شەندێکیان سەرپەرشتیار بوون و خانەنشین بوون زۆر ڕاست بە پێی زانیاری خۆمان هەر کەسەمان بەشداریمان کردووە کە خوێندنی پیشەی چۆن گرنگ بەم دوایانش کۆنفرانسێکتان کرد هەروە ئەو بەڵێ لە کۆمەڵگە مارگرێت بوو بەڕێز دکتۆر تەها سەرپەرشتی کرد لەوێش بە هەمان شێوە هەر بەشدار بووم. زۆر ڕاستە دەستەکان خۆش بێ مامۆستا دولبەر دیارەکاتی بەنامەکە بەرەو کۆتاییەوە ئێمە بۆ تۆمان زۆرمانم کرد زۆر سوپاسی جەنابەتەکەی سوپاس بۆ هەموو خزمەتانێک کە لە ماوەی ژیانی پیشەی خۆتە پێشکەشی ئەم شارە و کوردستانت کردووە جێگەی شانازین و دەستەکانە خۆش بێ زۆرمانومان کردی. زۆر سپاس بۆ ئێوە بەخێر هاتن سەرچاو هیچ ماندوو نەبووم لە خزمەتە هەموو کات ئەگەر هەر ئیشێک بە ئێمە بکرێ بۆ ئەم نیشتیمانە و بۆ ئەو خوێنکارە چاوگەشانە ئێمە لە خزمەتانی دەستەکانە خۆش بێ زۆر سپاس دەکەین ئازێتمانای زۆر سپاس. خۆشەویستان بەم شێوە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان.